سەلام گەنجە جوانەکان، بەخێربێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. لە ڤیدیۆی ئەم جارە باسی جۆرەکانی پرۆگرامی PMP یەکەین لە پارێزگای ئۆنتاریۆ و بابزانین چەند لقی جیاواز لەم پرۆگرامە هەیە، کام جۆرە لە هەمووی گونجاوترە بۆ خەڵکانی بیانی و من کامیان هەڵبژێرم. بۆ ئەو کەسانەی یەکەم جارە سەردانی کەناڵەکەمەکەن لە یوتیوب بەخێربێن، بیرت نەچێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەیت و بیریشت نەچێت سەیری ڤیدیۆکانی پێشوم بکەیت سەبارەت بە ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا و پرۆگرامی PMP لە پارێزگا جیاوازەکانی کەنەدا. پرۆگرامی PMP پارێزگای ئۆنتاریۆ لە 3 بەشی سەرەکی پێکاتوە یاخود لە 3 گروپی سەرەکی پێکاتوە. گروپی یەکەم Employer Job Offer Category. ئەم گروپە بۆ ئەو کەسانەیە کە جۆب ئۆفەریان هێناوەکەی لە خۆیەتی، یعنی ئەبێ هەلی کارت دۆزی بێتەوە، خاوەن کار تۆی وەرگرت بێت، ئەجا ئەتوانی سوودمەندبی لەم گروپە. گروپی دووەم بزنس کاتەگۆری بۆ ئەو کەسانەیە کە زۆر دەوڵەمەندن لە کوردستان و یانەوێ بێن لێرە بزنس بکەنەوە، ئەتوانن ئەم گروپە هەڵبژێرن. بەڵام من هێشتا باسی کردنەوەی بزنسم نەکردو، لە ڤیدیۆکانی داهاتوو باسی کڕینی بزنسەکەین لە کەنەدا. سێیەم Human Capital کاتەگۆری. ئەم گروپە بۆ خەڵکی ئاساییە، ئەوەی کە زمانی ئینگلیزی ئەزانێ و زمانی کاری هەیە و ئەوێ بێت بۆ کەنەدا. Employer Job Offer کاتەگۆری گروپی یەکەم لە 3 بەش پێکاتوە یاخود لە 3 جۆر پێکاتوە. Foreign Workers in Demand Skills لەگەڵ International Students. لە Foreign Workers ئۆفەری کارمەرجی سەرەکیە، لە 2 جۆرەکەی تریش ئۆفەری کارمەرجی سەرەکیە. ئەو کارەی ئەیدۆزیتەوە بۆ Foreign Workers کارەکە دەبێت لە ئۆنتاریۆ بێت. Foreign Workers واتە کارمەندانی بیانی، ئەبێ فول تایم بێت و هەلی کارەکەت لە گروپی 0A یان B بێت. ڤیدیۆیەکم داناوە کە چۆن بە دوای کۆد و گروپی پیشەکەت بگەڕی بۆ Express Entry. In Demand Skills واتە ئەو بەهرانەی کە زۆر پێویستن لێرە کەنەدا پێویستی پێیانە، دیسان کارەکە ئەبێت لە ئۆنتاریۆ بێت، فول تایم بێت، هەلی کارەکەت لە گروپی C یاخود D بێت. بۆ International Students هەلی کارەکەت ئەبێ لە گروپی 0A یاخود B بێت. ئێمە زۆر باسی International Students ناکەین لە بەرەوەی ئەم گروپە ئەو کەسانە ئەگرێتەوە کە خۆیان لە کەنەدان بەڵام قوتابی بیانین، واتە خۆیان هاتوونەتە کەنەدا ساڵی یەکەمیان یاخود دووەمیان ئەخوێنن لە کۆلێژیان لە زانکۆ. بۆیە ئێمە زۆر پەیوەندیمان بۆەوە نییە، زیاتر باسی جۆرەکانی ترەکەین کە بۆ ئەو کەسانەیە لە دەرەوەی وڵاتی کەنەدا. داواکاری تر ئەزموونی کاری زیاتر لە 2 ساڵت هەبێ، هەڵسەنگاندنی بڕوانامەت کرد بێت لە ڕێگەی وێبسایتی وێس و دیسان ئەیڵێمەوە کە ئەکاونتەکەت ئەکەیتەوە ئەبێ هەڵسەنگاندنی جۆری IRCC دا بگری، ئەوە هەڵبژێری لە بەرەوەی بیرت نەچێ ئەمە خوێندن نیە، ئەمە کارکردنە و ئیقامەیە، بۆیە ئەبێ ستاندەرد ئەپلیکیشن هەڵ نەبژێری بەڵکو IRCC ئەپلیکیشن هەڵبژێری. و IELTS ئەبێت لە 6 کەمترت نەبێت، جۆری General Training. In Demand Skills ئەزموونی کاری زیاتر لە ساڵێکت هەبێ، هەڵسەنگاندنی بڕوانامەت کرد بێت و IELTSیش 4.5 کەمترت نەبێت. بۆ ئەم جۆرەش International Students ئەبێ بڕوانامەی زانکۆ یان کۆلێژێکی کەنەدات هەبێت. ئەمە گروپی یەکەم بوو. گروپی دووەم جارێ باسی ناکەین، یینە سەر گروپی سێیەم کە Human Capital کاتەگۆریە. 2 جۆری هەیە، Ontario's Express Entry لەگەڵ International Graduates. Ontario's Express Entry ئەبێتە 3 لقی بچووکتر. French Speaking Skilled Worker، Human Capital Priorities لەگەڵ Skilled Trades. International Graduates ئەبێتە Master لەگەڵ PhD Graduates. باسی ئەم 2 گروپە بکەین. Ontario's Express Entry French Speaking Skilled Worker Program. ئەمە بۆ ئەو کەسانەیە کە زمانی فەڕەنسی زۆر باشە زانن، ئەتوانن تاقیکردنەوەی زمانی فەڕەنسی بکەن و ئەزموونی کاریشیان هەیە. بۆیە ئێمە لە کوردستان ئەزانن بەشی ئادابی فەڕەنسیمان هەیە، بۆیە ئەو کەسانی کە زمانی فەڕەنسی ئەزانن. Est-ce que tu parles français؟ ئەگەر بەڵێ ئەوە بۆ خۆت ئەتوانی لە ڕێگەی French Speaking Skilled Worker تەقدیمی PMP بکەیت. دووەم Human Capital Priorities، ئەم جۆرە بۆ کەسانی ئاساییە کە زمانی ئینگلیزی ئەزانن و هەڵسەنگاندنی بڕوانامەیان کردووە هەروەها ئەزموونی کاریان هەیە لە ڤیدیۆیەکی تایبەت باسی ئەم جۆرەکەم.
سکیل تریدز بۆ ئەو کەسانەیە کە ئەزمموی کاریان لە هەندێک پیشەی دیاریکراو هەیە کە لە گروپی سیودین. گروپی سیودی ئەگەر بڕۆیتە سەر ئەو ڤیددیۆیی کە دامناوە لەسەر دۆزینەوەی کۆد و گروپی پیشەکەت ئەزانی سکیل تریدز کام ئیشانە ئەگرێتەوە، زیاتر ئەو ئیشە سەرپێیەکان ئەگرێتەوە کە پێویستی بە بڕوانامە نیە. بۆ نمونە ئەگەر تۆ شێفی خۆت لە بەهرەی خۆتە بوویتە بە شێف پێویست بە بڕوانامە نییە. بۆ ئەو کەسانێ بۆ نمونە سەر تاشخانیان هەیە، دارتاشن، چیتر دوکانێکی بچوکیان هەیە، کارمەندن لە شوێنێک، وەستای کارەبان، چیترەگرێتەوە. ئیتر زۆر گروپی ئیشەگرێتەوە کە زۆر پێویستیت بە بڕوانامە نییە، بەڵام ئەزمموی کارەکە گرنگە بێ زۆر باش بیت لەو ئیشەی کاڵ بژاردەوە. و بۆ ئینتەرناشنال گراجوێت ئێمە باسی ناکەین لەبەرەوەی بۆ ئەو کەسانەیە کە قوتابی ماستەرن یان دکتۆران خۆیان لە کەنەدان بەڵام هێشتا خوێندنیان تاو نەکردووە، پێشەوەی خوێندنەکەیان تاوکەن ئەتوانن تەقدیمی ئەم گروپە بکەن، ئەم جۆرە PMP-ە. ئەنجا داواکاریەکانی گروپی سێیەم بەپێی لقێکانی لەم شتەیە بۆ نووسیون. باسی یەکەم و دووەمەکەین، ئەو سێدانەی تر دوای خۆتان ئەتوانن بیخوێنەوە. ئۆنتاریۆز هیومن کاپیتال پرایۆریتی ستریم پێویستی بەکردنەوەی پرۆفایلی ئەکسپرس ئەنتری هەیە، بەڵێ. ئەوەی تر سکیل ترید ئەویش ئەبێت ئەکسپرس ئەنتری پرۆفایلەکەت کرابێتەوە، ئەنجا تەقدیمی ئەم دوو جۆرە بکەیت. کەمترین ئاستی خوێندن بڕوانامەی بەکەلۆریۆس لە زانکۆیەکی دەرەوەی کەنەدا بەڵام پشتڕاستکردنەوەی بۆ کرابێت. کەمترین ئاستی خوێندن هەر ئاستێکە. کەمترین نمرەی ئایلز بۆ ئەم گروپە 6 بۆەوەی تریش 4. کەمترین ئەزمموی کاری 1 ساڵ بە 1 ساڵە و پێویستیت بە NOI ئەبێت. NOI چییە؟ Notes of Interest. ئیمێڵەکە لەلایەن پارێزگای ئۆنتاریۆ بۆتیێت کە پێتەڵێ ئەبێت بەردەوام بە سیڤەکەی تۆمان بەدڵە و پرۆفایلەکەی تۆمان بەدڵە بەردەوام بە لە تەقدیمکردنی PMP. پێویستیت پێ نیە، ینی مەرجی سەرەکی نیە و ئیمێڵت بۆت بێتیان نا، مەرج نییە. ئەمە بە شێوەیەکی سەرەکی داواکاریەکانی هەر جۆرێک لە جۆرەکانی پرۆگرامی PMP پارێزگای ئۆنتاریۆیە. ئێستا با بچینە سەر وەبسایتی فەرمی پارێزگای ئۆنتاریۆ. لێرە لە گۆگڵ ئەنووسم ئۆنتاریۆ PMP، ئۆنتاریۆ Immigration Nominee Program. ئەمە داگری ییتە خوارەوە باسی هەموو جۆر و هەموو لقەکانی پرۆگرامی PMP کردووە. تکایە ئەم وەبسایتە جوان بخوێنەوە بزانن چه زانیاریەک بڵاو کراوەتەوە لێرە بۆ ماستەر گراجوێتس، PhD گراجوێتس، بۆ هەموو ئەو لقانی کە من باسم کرد لێرە هەمووی باس کراوە. ئەگەر پرسیارتان هەیە ئەوە ئەتوانن ئیمێڵیان بۆ بنێرن یاخود پەیوەندیان پێ بکەن، بەڵام باشترە ئیمێڵیان بۆ بنێرن. لێرە شتێکی زۆر گرنگ هەیە، سەیری ئەم لینکانە بکەن کە بۆ نمونە لێرە نووسراوە دۆکیمنت چەکلیست، پێویستی بە چ دۆکیمنتێکە ئامادەی بکەی، ئایا تۆ خۆت تەقدیمەکەی یاخود پارێزەرێک یان ڕاوێژکارێک بۆ تەقدیمەکە، employer job offer stream، employer guide بۆ ئەو کەسانێک کە یانوێ بە دوای کارە بگەڕێن، چەند زانیاریەک لەسەر گروپی یەکەم بڵاو کراوەتەوە لە بەرەوەی کە تۆ پێویستی بە job offerە. چیتر هەیە express entry notification of interest، ئەمەش ئەتوانن سەیری بکەم زانن زیاتر چی لەسەر نووسراوە ئەو ئیمێڵی کە لە پارێزگای ئۆنتاریۆ بۆتێت. invitation to apply، ئەوە هەر کاتێکە ناو دەرچوو پێت ئەڵێن چی بکەیت، هەنگاوەکانی داهاتوو چییە. ئەمەش ئەپدەیتە بزانین نوێترین هەواڵ و زانیاری لەسەر ئەم پرۆگرامە PMP پارێزگای ئۆنتاریۆ چییە، ئەتوانن لێرە بۆ خۆتان بیخوێنەوە. ئەگەر پرسیارت هەیە ئەوە لە کۆمنت بۆم بەجێبێلە و تێبینیەکانیشتان هەر لە کۆمنت بنووسن. بیرتان نەچێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەم بۆی ئاگادار بن لە نوێترین ڤیدیۆکانم کە دایەنێم، و ئەگەر هەر پرسیارێک هەر شتێک هەیە لە کۆمنت بۆم بنووسە یاخود لە فەیسبوک نامەم بۆ بنێرن، ئەنجام من ئەبێ بڕۆم هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر
لەسەر ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا منە بێ بڕۆم خواتان لەگەڵ.